ئازارەکانی ژیانی هێندە زۆرە نازانێت باز لە کامیان بکات. تەمەنی 59 ساڵە و خەریکی قاپشۆردنە لە یەکێک لە چێشخانەکانی سلێمانی. بارودۆخی ژیان ناچاری کردووە ئەم کارە بکات. بەم تەمەنەوە بە 10,000 ئیشەکەم. یعنی بارودۆخی خەڵک زۆر خراپە. ئەگە بێت و حکومەتی هەرێمی کوردستان یارمەتی ئەو خەڵکە نەدا و مەعاش خۆر نەدا و فەقیر و هۆشار نەدا، حاڵی زۆر خراپە. ژیان قورس بووە. ژیان یەکجار قورسە. زۆر قورسە. یعنی باوەڕ بکات چەند یعنی بێمەعاشیشە شتومەک زۆر گرانە. وڵی چی ئازارم با یعنی بڵێم ژیان ئەوەندە قورس بووە نازانی باس لە کامەیان بکەیت. نازانی ینی تەنانەت خەفەت لە خۆت بخۆی، خەفەت لە خەڵک بخۆی، خەفەت لە هاوڕێکەت بخۆی. ئێستا هەمووی خەڵکی تووشی واهیمە بوو ینی بەڕاستی. ئەم هاوڵاتیە داوا دەکات حکومەت و فرۆشیارەکان تاواکەر یەک بن بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و جێگیرکردنی نرخی شتومەک کە پێکەوە قەیرانەکان تێبەپەڕێنی. وڵای شتومەکی بازار بە ئام شت گرانە، پارە نییە، بێموچەیە، خەڵک وەزئی باش نییە. ینی چەنە خەڵک گەشتخەرابە خەڵکی چاوچنۆکیش هەلەگا قۆزنەوە. سەیرەگە ئەمڕۆ دۆلار 500 دەسەر و لاڵۆلا برنجەکە تەنەکە ڕۆنەکە هەزارێک قادەسەر. باشە تۆ بۆ لەگەڵ باهین ناکەی خەڵکە بەڕاستی بە ئام بێتاقەت بۆ لەم بێموچەوی بێکاری و کاسبی. وڵی بێ بە هەمومان تاواکەریەک. ئەمە ئامە نە حکومەت بە تەنیا بۆ چارەکرێ نەم ئینەکە بە هەمومان بە ئام تاواکەری ئەم قەیرانە بین کە هاتووە دەپێشەوە و ئیشەڵات ئێشەبەر زۆر شتی تراتەوە لە مەناوانە قورستر و خراپتریش بوو بێت ئیشەڵا ئەمە شتێ بەڕێنین و بە سەربەزی یاڕێنمەرگێت. نەبوونی موچە و بەرزی نرخی دۆلار و گرانی شتومەک لە بازاردا کاریگەری خراپی کردوتە سەردۆخی هاوڵاتیان و هەمووان یەک داواکاریان هەیە کە حکومات دۆخەکە چارەسەر بکات. کاوان عومەر کەناڵی ئەسمانی کەرکووک سلێمانی.